لێبێ دووبارە گەرگوێت لە منە ڕووداوەکە چۆن بووەوە هاوڵاتی کە گیانی لەدەستدا و بەر بۆمبارانەکە کەوتووە کێ بووە؟ بەڵێ کارزان سڵاوت لێبێتن دیارە ئێوارەی ئەمڕۆ لە قەزای سیدەکان لە مێرگە حەوش لە ناوچەی سنین لە دەڤەری برادۆست تۆپخانەکانی وڵاتی تورکیا و ناوچەیان دیارە تۆباران کردووە بەهۆیەوە هاوڵاتیەک کە پیشەی شوانکار بووە بەر تۆباران کەوتووە و شەهید بووە دیارە کاتژمێر دوای چواری ئێواری ئەمڕۆم تۆبارانە ڕوویداوە لە دەڤەری سیدەکان بەهۆیەوە شوانکارێک بە ناوی بەدیع کەماڵ کە خەڵکی ناوچەکەیە خەڵکی دەڤەری برادۆستە بەر تۆبارانەکە کەوتەوە بەهۆیەوە چەندین ئاژەڵیش بەر ئەم تۆبارانە کەوتون دیارە هاوڵاتیەکە شەهید بووە ئێوارەی ئەمڕۆ هێنانە توبعەدلی سۆران من ئێستا لە بەردەم پزیشکی دادی سۆرانم بەڵام کەمێک پێش ئێستا ئەم هاوڵاتیە بەڕێکرا تەرمەکەی بۆ زێدی خۆی دیارە لە دەڤەری برادۆست ئەنێژرێتن بەگشتی لە شەوی ڕابردووەوە فڕۆکە جەنگیەکانی تورکیا و تۆپخانەکانی تورکیا دەڤەری برادۆست و ناوچەی باڵەکایەتیان بردومان کردووە دیارە بردومانەکان لە شەوی ڕابردووە بەچڕی بووە چەندین ناوچە لە دەڤەری باڵەکایەتی کە بۆ یەکەمین جارە بۆ نمونەکە گۆمی بێکۆدیان کە شەوی ڕابردوو بردومان کرا لەلایەن سوپای تورکیاوە دیارە ئەم تۆبارانانەی وڵاتی تورکیا زەرەر و زیانی زۆری بار هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە ئەم ساڵ ئەمە دووەمین هاوڵاتیە لە دەڤەری برادۆست بەهۆی تۆباران و بردومانەکانی وڵاتی تورکیا شەهید ئەبێتن کۆی قوربانیەکانی ئەم ساڵ تاوەکو ئێستا 5 هاوڵاتین دیارە 3 هاوڵاتی بریندار بوون و دووشیان تاوەکو ئێستا شەهید بوون بەگشتی ناوچەی برادۆست چەندین ساڵە نائارامی لێ هەڵگیراوە ناوچە سنووریەکان لە ئێستادا نزیکەی 150 خاچی دەڤەری برادۆست لەژێر کۆنتڕۆلی سوپای تورکیادایەوە گوندێکی زۆر چۆڵ بوونە بەهۆی بردومان و تۆبارانی بەردەوامی ناوچەکەەوە چەندین گوندی ناوچەکە هەڕەشەی چۆڵکردنیان لەژێر هەڕەشەی چۆڵکردندان و بەگشتی ژیانی گوندنشینانەوانی کە نزیکن لە بارەگا سەربازیەکانی تورکیا لە دەڤەری برادۆست ژیانیان لە ناخۆشیدایە چونکە ناتوانن ئاژەڵەکانیان ببەنە کوێستانەکان بەهۆی ئەوەی کە سوپای تورکیا تەقەیان لێ دەکاتن و ئەمنیەتی ئەم ناوچانە بەگشتی گوندنشینان لە حاڵێکی زۆر ناخۆشدان و بەردەوام داواکەن کە ئەم تۆباران و بردومانانە لە ناوچەکانی ئەوان دوور بکەوێتەوە چونکە هاتنی سوپای تورکیا لە بەتایبەتی لە ساڵی 2017ەوە بۆ دەڤەری برادۆست بەردەوام بەرەو زیادبوون بووە کە لە ماوەیەک بەر لە ئێستاش بەڕێوەبەری قایمقامی قەزای سیدەکان ڕایگەیاند نزیکەی 150 خاچی برادۆست ئێستا لەژێر دەسەڵاتی سوپای تورکیادا و بەردەوام چالاکی سەربازی لەم ناوچانە کا دیارە بەهۆی بەبیانووی بوونی چەکدارانی پەکەکە لەم ناوچانە سوپای تورکیا هاتۆتە ئەم ناوچانە دیارەم هاوڵاتیە کە ئێواری ئەمڕۆ بەر تۆبارانەکانی وڵاتی تورکیا کەوت دوایین شەهیدی تۆبارانەکانە ئەم ساڵ بەگشتی لە هەرێمی کوردستان 12 هاوڵاتی بوونە تا قوربانی بکۆی ئەو هاوڵاتیانەی کە شەهید بوون و بریندار بوون بەدیع کەماڵ بردێتەوە زێدی خۆی لە دەشتی هێرتیش بەخەک دەستپێردێتن سوپای تورکیا بەردەوام بانگەشەی ئەوە دەکات کە ئەوان ئامانجەکانیان زۆر بە وردی دەپێکن هاوڵاتیانی مەدەنی ناکەنە ئامانج بەڵام لە سەرەتای ئەم ڕوبەڕووبوونەوانەی هێزەکانی تورکیا لە ڕێگەی درۆن لە ڕێگەی فڕۆکەی شەڕکەرەوە یاخود لە ڕێگەی تۆپبارانەوە بە پێی داتاکان بەگشتی چەند هاوڵاتی مەدەنی بەرکەوتوون بوونەتە قوربانی و کێ خۆی بە خاوەنی خوێنی ئەم هاوڵاتیە مەدەنیانە دەزانێت کەس هەیە قسەیەکیان لەسەر بکات چونکە کوردن کارزانەوەی جێگای نیگەرانیەوە جێگەی داخە هەمیشە لەم بارگرژی و ئاڵۆزی کە لە ناوچە سنووریەکانی سنووری ئیدارەی سۆران لە دەڤەری برادۆز و هەروەها لە بناری قەندیلەوە هەیە قوربانی سەرەکی هاوڵاتیانی مەدەنین بەردەوام ببینین لەم ڕوبەڕووبوونەوانە هاوڵاتیانی مەدەنی ئەبنە قوربانی بەتایبەتی ئەوەی ئەمڕۆ کە ئەبینین ئەم هاوڵاتیە کە چۆتە کوێستانەکان بەگشتی کوێستانەکانی دەڤەری برادۆست ساڵانە هاوڵاتیەکی زۆر بۆ ئاژەڵداری و بۆ کەرتی کشتوکاڵ ڕوو لەم ناوچانە ئەکەن چونکە ناوچەکان خاکەکەیان بە پیتە فێنکە بۆ ئاژەڵداری زۆر گونجاون بەڵام ئەبینین کە ئەم نائارامی و شەڕ و ئاڵۆزیانەی ڕووی لە ناوچەکە کردووە بەگشتی هاوڵاتیانی مەدەنی بوونەتە قوربانی وەک ئاماژەم پێدا تاوەکو ئێستام ساڵ لە هەرێمی کوردستان
12 هاوڵاتی بوونەتە قوربانی بە شەهید و بە بریندارەوە و لە دەڤەری برادۆست ئەمساڵ ئەمە دووەمین هاوڵاتیە شەهید دەبێ و سەی تریشیان بریندار بوونە. بەگشتی ناوچەکە نائارامیەکی زۆری لێیە بەهۆی ئەم شەڕ و نائاڵۆزیانەی هێوە 18 گوندی ناوچەکە بە باسی گۆمی بێکۆدیانت کرد کە بێش تۆڵباران کاو لەسەرەوە زانیاریم پێ بدە. بەشێک لە شاخەوانان و بەشێک لە گروپە گەشتیاریەکان لە ماوەکانی ڕابردوودا وەکو ناوچەیەکی گەشتیاری سەرنجڕاکێش سەردانی ئەم شوێنان کردو. ئەم تۆپباران و بۆمبارانەی سوپای تورکیا نابێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی گەشتیاری لە ناوچەکەەوە بەگشتی ناوچەکە وەکو ناوچەیەکی سەربازی لێ ناتوە. بە کورتی وەڵام دەیتەوە. سپاس دەکەم. هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە پەیوەندیەکەی ئازاد نەما. سپاس بۆ زانێرەکان.